بناي خوای تاکو تەنیا حمد و سەنا بۆ خوا سڵاوەتە دیداری پاکی محەممەد المصطفى اللهم صل على سيدنا محمد وعلى سيدنا محمد سڵاوی خوا لە بینەران و بیسەرانی خۆشەویستی نوری چاوم عەزیزەکانم ومەتە نازارەکەی پێغەمبەر خۆتان لە زوڵم بپارێز لەگەڵ زاڵمدا مەبن تەئیدی زاڵم مەکەن ڕێ بۆ زاڵم خۆش مەکەن چونکم لە ڕۆژی قیامەتە لەگەڵ ئەو زاڵمە هەر کارێکی ناشەرعی نادروست ناشیاو بکە تۆ شەریکی لەگەڵە لەبەرەوە زوڵم لە نەفسی خۆش زوڵم جۆری زۆرە زوڵم هەرەوە نییە زوڵم ئایا زوڵم لە نەفسی خۆیەکە هەیە زوڵم لە ماڵم ناڵەکەیەکە هەیە زوڵم لە مێردەکەیەکە هەیە زوڵم لە ژنەکەیەکە هەیە زوڵم لە مناڵەکانەکە مناڵەکان زوڵم لە باوکیانەکەن زوڵم لە براکەیەکە زوڵم لە خوشکەکەیەکە زوڵم لە دراوسێکەیەکە ئەمان هەمووی زوڵمن خۆتانی لێ پارێزە زوڵم لە نەفسی خۆت مەکە غەدر لە خۆت مەکە بە ژیانێکی ئاسوودە و کامەران بەرەوسە نەفست با ئاسوودە بێ با بەختەوەر بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم خوا فەرمێتی نعنە لە زاڵم پێغەمبەریش فەرمێ خۆتان بپارێزن لە دعوەتی مەزلوم دعوەتی مەزلوم خوا ئەو مەزلومە سەرخا ئەگەر بۆ ماوەیەکی کەمیش بێ ئەو مەزلومە سەرخا ئەگەر مەزلومەکە فاسقیش بێ ئەو مەزلومە سەرخات ئەگەر بۆ ماوەیەکی کەمیش بێ لەبەرەوە ئاگاتان لێبێ مەزلوم خۆشەویستی خوایە زاڵم دژمنی خوایە زاڵم خوا لعنەتی لێکە پێغەمبەر شەفاعەتی بۆ ناکە زاڵم جێگەی جەهەنەمە زاڵم مەبغوزە لە دنیا و لە قیامەتە خەڵک خۆشی نایە زاڵم دەبەرەوە قەت ئەوە مەکە تۆ مثل کابرایەکی زاڵم خوێن ڕێژ بێویژدان ماڵی خەڵکە خوا نانی خەڵکە بڕێ ژیان لە خەڵک تێگا ئیسراحەت لە خەڵک تێگەدا تۆ تەیدیەوە بکەی بەخوا لەگەڵەوە حەشەکەی وەرە تۆ ئێستا بێویژدانی وهەیە لەو غەزەیە ئێستا دیفاع لە جوولەکەکە لە جوولەکە لەسەر حەق ئاخر حەقیکی خوا بدگرێ 18,000 هەر مناڵ شەید بووە ئەجا زیاتر لە 50-60,000 مناڵ بێ دایک و بێ باوک و هەیە عیلەکە ئیبادە بووە تۆ خوا بەرداریە تۆ دەیدی و زوڵمە بکەی لەگەڵ ئەو زوڵمابی ئەوە زۆر خەتەرە لەبەرەوە ڕجا ئەەکەین خۆتان قەبری خۆتان ئاگر تێبەر بەدەن ماڵی خۆتان وێران مەکەن خۆتان شەرمەزاری لا خوا و لا پێغەمبەر مەکەن صلی الله عليه وسلم با ڕووتان بێ لە ڕۆژی قیامەت خوا کە لێی پرسی بۆچی دیفاع لە زاڵمەکەی چی جوابیتەوە بۆچی چی پێڵێ لەبەرەوەی ئافری لەبەر شتێکی دنیای بداتێ نەکەن ئامان قەبری خۆتان بۆ کەس ئاگر تێبەنەدەن پێغەمبەر فەرمێ براکە سەرخە گەر زاڵم بوو ئەگەر مەزلوم فەرمیان چۆن مەزلوم زاڵم سەرخەین فەرمووی زاڵم مێڵە زوڵمەکە بکە تەئیدی مەکە ڕێنمایی بکە نەسیحەتی بکە لە کورە واز بێنە کورە زوڵم خراپە کورە عەزیەتی خەڵک بێن کورە ماڵی خەڵک وێران مەکە کورە ڕزقی خەڵک مەبڕە کورە دەست بە بیرەخاقی خەڵک برشی تینوو مەکە نەسیحەتی خێری بکە هەر چەپڵەی بۆ لێمەوە ئافەری مەکە و تەشجیعی مەکە خراپە دەکەی گوناحت دەکا ئەو بە هەڵابەی خۆش و باڵ وێرانەکەی لەبەرەوە ڕجا ئەەکەم دائیمەن لەگەڵ مەزلومەکانە بە مەزلوم خۆشەویستی خوایە خۆشەویستی پێغەمبەر سەڵم جێگەی بەهەشتە خەڵکیش خۆشیەوە لە جەرمیشە بە دوورە زاڵم دژمنی خوایە جێگەی شەڵا جەهەنەمە و لە بەهەشتەوە دوورە و خەڵکیش ڕقێتی لێ و عەزابی قەبریشی زۆر سەختە خوای پەروەردگار لە مەزلومەکە حسابەکە لە زاڵمەکان بە دوور بین و لەگەڵ زاڵما خوا حەشرمان نەکەی خوا لەوان بە دوورمان کەین وەکو ئادەم فەرمی ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين خوای ئێمە لەو نەبین کە زوڵمەکەن بۆ خاتی ناوە جوانەکانی خۆ بمان پارێزە لە زوڵمی زاڵمان ئێمەش زوڵم لە کەس نەکە کەسی زوڵمان لێ نەکات زەلیل نەبین لە بەردەستی کەسی زەلیل نەبێت بەردەستمانە خوا بمان پارێزێ لە ناڕەحەتی و ناخۆشیەکانی دنیا آمین آمين والحمد لله رب صلى الله على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد والسلام عليكم ورحمة الله وبركاته.